بەخێر بن دیارە ئەمڕۆ وادەی یەکەمین دانیشتنی دادگاییکردنی تۆمەتبارانە لە دۆسیەی شەهیدکردنی سەرکردا قادری دیارە هەروەکو بەڕێستان ئاگادارن لە ساڵی 2008 لە مانجی لە 6/3 هەژدا سەرکردە و پێشمەرگە قادری بە پیلانێکی زۆر قێزەوەن شەهید کرا و گەیشتە کاروانی نەمران لقی ئەولێری سندیکای پارێزەران هەموو جارێک دووپاتی ئەوەی کردێتەوە کە لە پایتەختەوە پەیام دەنێرین بۆ قامیشلۆ بۆ مەهاباد بۆ دیاربەکر ئێمە پارێزەری مافەکانیانین سندیکای پارێزەران بە ئەرچی خۆی زانیوە دۆسیی قادریش وەکو دۆسیەکانی تری شەهیدان لە ئەستۆ بگری سوپاسی هەردوو هاوپیشەم کاک سۆهراب کاک هێرش دەکەم کە هاوکارمان لەو دۆسیە ئەمڕۆ چاوەڕوان بووین دادگای تاوانی دوو لە هەولێر دادگاییکردنی تۆمەتبارانی ئەم دۆسیە بەڕێوە ببات بەڵام لەبەرەوەی سەرۆکی دادگا لە مۆڵەت بوو بۆیە دادگاییکردنەکە دواخرا بۆ 2/5 و چاوەڕێ دەکەین لە 2/5 دادگا تۆمەتباران تۆمەتیان ئاراستە بکرێ و بە سزای گەل بگەین. کاکە دوای 3 ساڵ بۆ دۆسیەوە تاخیر بوو. دیارە قۆناغەکانی لێکۆڵینەوە لە دادگا هەندێک جار و لەبەرەوەی لە دادگای لێکۆڵینەوەی حاجیاوە لەوێ و پەڕاوێکیش لێرە لە ئاسایشی هەولێر هەبووە و ئێمە لە هەردوو لا کارمان کردووە و تەمیز کراوەتەوە 3 جار ئەم دۆسیەیە ئەوەی خۆشبەختانە گرنگ دەستگیرکردنی تۆمەتبارانە لەم دۆسیە گرنگ درەنگ دادگاییکردنەکەیان ئەوەندە کێشە نییە بۆ ئێمە چونکە لە بیرمان نەچی شەوی هێڵداش تۆمەتباران ڕایان کرد و لە حدودیش ئاودی بوون نەمانتوانی هەرچەندە دۆسیەکە گەیەنرا دادگای لێرە بەڵام تۆمەتباری سەرەکی لە دۆسیەکە ڕای کرد بەڵام ئەوەی جێگەی دڵخۆشیە ئەوەی ئێمە کە سوپاسی هێزە ئەمنیەکان دەکەین لە کوردستان سوپاسی برایانی پۆلیس و ئاسایش دەکەین کە بە زووترین کات توانیان تۆمەتبار و تاوانباری سەرەکی لە دۆسیەی شەهیدکردنی شەهیدی سەرکردە قادری دەستگیر بکەن و ئێستا لە گرتوخانن و چاوەڕێی 2/5 بۆی دادگا تۆمەتیان ئاڕاستە. کاکەیت بکوژەکان یاخود تۆمەتبارەکان لەدان پێدانانەکان باز دەوایان کردێ کە کارێکی تیرۆری سیاسیە یاخود کێشەیەکیان لەگەڵی هەبووە. هەمومان دەزانین شەهید قادری یەک لە سەرکردەکانی حزبی دیموکراتە و هیچ کێشەی لەگەڵ کەس نەبووە بەڵکو ئەوە پیلانێکە لەلایەن وڵاتێکی دراوسەوە داڕێژراوە بۆ شەهیدکردنی و لە خودی یەک لە تۆمەتبارەکانیش دان بەوە دادنێت کە پێشتر لە پێشی بۆ چەندین سەرکردەی تر شەهید بکرا بەڵام نەیتوانیوە یان کارەکە ئاستەنگ بووە بەڵام لەبەرەوەی دەڵێ شەهید قادری هاوڕێی مناڵیم بووە ڕەفیقی مناڵیم بووە بۆیە ئاسانتر بووە شەهیدکردنی لە سەرکردەکانی تر. سیارە بکەم ئەوەی کە لەسەر ئەو دۆسە ژیراون چەند کەسن و ئەمانە خەڵکی کوێن 5 کەسن بیانی ناخەڵکی ناوخۆن جێی داخە ئێمە ئەوەی زەیتونەکانمان دەبڕی لە قامیشلۆ و لە عەفرین کورد نین ئەوانەی ئێستا قوتی خەڵکی باشوور دەبڕن کورد نین ئەوانە بەداخەوە ئێمە کە یەک شەهید دەکرێت ئەگەر دوژمنەکانمان بی ئەوەندە جێی دڵگرانی نییە بەداخەوە ئەوەی ئەمڕۆ لەو دۆسیە دەیبینی کەسێکی غەیرە کوردی تێدا نییە 5 کوردن پیلانێکدا دەڕێژن بە دەستێکی بیانی بۆ تیرکردنی شەهیدێکی سەرکردا کە تەمەنی خۆی لە شاخەکانی کوردستان بەسەر بردووە و لە پێناوی مافی ڕەوای گەلی کورد خەباتی کرد. خەڵکی باشوورن یەکیان خەڵکی ڕۆژهەڵاتە و چوارەکەی تریش خەڵکی باشووری کوردستان. کەی دانیشتی دادگا بەڕێوە دەچێت بۆچی ئەمڕۆ دواخرا؟ هەروەکوتمان ئەمڕۆ سەرۆکی دادگا لە مۆڵەت بوو دادگاییکردنەکە دواخرا بۆ 2/5 ئومێد دەکەین لە 2/5 تۆمەت ئاڕاستەی تۆمەتباران بکرێ و بە سزای خۆیان. تۆمەتباران لێرن لە باشووری کوردستانن ناسراون بێگومان ناسراون و هەر 5یان دەستگیر کراون و لە قۆناغی لێکۆڵینەوە دانیان بە تاوانەکانیان داناوە یعنی واتە بەڵگەکی سەلمێنراوە بۆ دادگا کە ئەوانە تۆمەتباری سەرچین لە دۆسیەکە و چاوەڕێ دەکەین لە دادگا قسەی خۆیان بکەن بەتاوانەکەیان ناوە کە کێ بووە کێ هانیداون ئێمە پێش ڕووداوەکان ناکەوین لەبەرەوەی قۆناغی دادگاییکردن ماوە بەڵام لە پەڕاوی لێکۆڵینەوە ئەوە هەیە بۆ ڕێی عامی کوردستان تۆمەتباران دانیان بە تاوانەکەیان داناوە کاگەیان ئەمانە بە یاساتی رۆل مامەڵیان لەگە دەکەیان بە سیاسەیە بەداخەوە لە قۆناغی لێکۆڵینەوە بە 406 لە یاسای سزای عراقی ڕەوانە کراون بۆ دادگای تایبەتمەند بەڵام ئێمە داوا دەکەین لە دادبینی داهاتوو لە دادگاییکردنی داهاتوو کە ئەمە بەپێی یاسای تێرۆر مامەڵە لەگەڵ تۆمەتباران بکرێت نەک یاسای 406 لە یاسای سزای عراقی.
کاکە ئەمە هەر دۆسیەکی ئاسایی بووە ینی ئەم کوژانە خەڵکی ئاسایی بوونە پلانیان داڕەشەوە یان لایەنی سیاسی تر هەن لە هەرێمی کوردستان بێگومان ئەوە دەستێک لە پشتیانە نەک لە کوردستان لە دەرەوەی کوردستان ئاراستە کراون و دەتوانم بڵێم بۆ تێرۆرکردنی شەید قادری پارەیەکی زۆر تەرخان کراوە تا ئەو شەیدە قارەمانەمان شەید کراوە و لە قۆناغی لێ کۆڵینەوە هەموو بەڵگەکان ئەطرافی لەسەر کراوە چێ دەستی لێ پشت بووە و چێ پیلاندا ڕێژەر بووە بۆ ئەم دۆسی دەست خۆش زۆر سپاس.